دوای ساڵێک لەکردنەوەی بارەگای لقی نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە قەزای شارەزور لە کەرنەڤاڵێکی شکۆداردا بڕوانامەی دەرچوون بە خشرایە قوتابیانی یەکەم ساڵی خوێندنی ئەو لقە پەروەردەیە. ئێستش داوا لە ستافی کارگێڕی مامۆستا سۆران، مامۆستا کۆسار، مامۆستا گەرمیان، مامۆستا دانا دەکەین. مامۆستایانی نووری حیکمە لە شارەزور دڵخۆشن بەبوونی ئەو ژمارە زۆرەی قوتابی لە قوتابخانە ئاینیەکەیان و ڕای دەگەێنن. بوونی نزیکەی 700 قوتابی لە ناوەندەکەیان بووەتە هۆی دروستبوونی گرفتی کەمی مامۆستا لە بنکەکەیاندا. تەمەن نووری حیکمە پێک دێت چەند ئاسێکی جیا. من بەندە سەرپەرشتیاری یەکەی قیرائاتم الحەمدوللا قوتابێکی باشمان هەیە، قوتابێکی قاریئی باش لە ڕووی دەنگخۆشی لە ڕووی شارەزاییان لە ئەحکامی تەجوید قورئان خوێندن سوپاس و ستایش بۆ پەروەردگار و لە هەم ڕووەکانی تریش برایان مامۆستایانی بەڕێز الحەمدوللا تەلەبەیەکی زۆرمان هەیە. یعنی ئەتوانم بڵێم ئەوەندە تەلەبەمان هەیە کە کەموو نەقسی مامۆستامان هەیە. ئێستا فراغێک هەیە لە هەموو کوردستان لە هەموو جیهانە لە بەرەوەی کە خەڵک زیاتر بەرەو داروخانی ئەخلاقی بووەتەوە و هەروەها لەبەرەوەی عەقیدە و بیر و باوەڕەوە کە دوورکەوتووە لە دین. بۆیە ئێمە لەم کات و ساتا ئەوە چەند ساڵەکە دەستمان پێکردو پشت بەخوای پەروەردگار کۆمەڵێ قوتابی وەکو دەستگای نووری حیکمە لەقی شارەزور لەخۆ ئەگرێ لە هەموو جانبەکانەوە. خوێندکاران دڵخۆشن بەبوونی ئەم لقە پەروەردەییە و پێیان وایە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کاتە بەتاڵەکانیان بە بابەتی زانستی و پەروەردەیی بەسوود پڕ بکەنەوە و چیتر کاتەکانیان بە فیڕۆ نەدەن. لە بەرامبەریشدا باوکی یەکێک لە قوتابیەکان داواکارە هاوشێوەی ئەو تەواوی دایک و باوکانی ناوچەکە منداڵەکانیان بسپێرن بەم دەستە ئەمینە تا ئەوەی لە ئایندە و دوا ڕۆژیش ڕووسور بن. من ناو هەنارە بەشداری ئەم پرۆڤەم کردووە بە دەستخۆشێکی زۆرم هەیە بۆ نووری حیکمە. بەڕاستی زۆر شتی لێ فێر بووم. من 4 ساڵ لێرە ئەخوێنم بەجددی شتێکی زۆر باشی لێ فێر بووم و دەستخۆشیان لێ لێرەوە وەکو باوکی قوتابیەک داواکەین لە ئەو باوکو داواخانەی کە تا ئێستا شارەزان نەبوون مناڵەکانیان بە دین و بەرنامە ئیسلام مناڵەکانیان بنێن بۆم شوێنە پیرۆزانە بۆەوەی شارەزان زیاتر لە قورئانی پیرۆز و بەرنامەکانی. هاوشێوەی شارەزور دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە 18 شار و شارۆچکەی دیکەی هەرێمی کوردستان لقی هەیە و کاری لە پێشینەشی پەروەردەکردنی نەوەیەکی سالمە بۆ ئەوەی دوور بن لە هەڵدێران. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.